ئێمە کێشەمانەیە لە 2014ەوە لە چمچەماڵەوە هاتوینەم شقانەمان کڕیوە بە پارەی نەقد یەک کێشەمان دروست نەبووە لە 2014 تا 2022 ئێستا خاوەن پرۆژەکان لە ناو خۆیان کێشەیان هەیە کێشیان بۆ ئێمە دروست کردووە وەڵای نازانم قلێکیان ئەڵێ ئیفلاسی کردووە قلێکیان ئەڵێ من وەرم کردێتەوە ئێمە عەقدمانەیە تاپۆ ئین مەحکەمەیە محامیمانەیە ئێمە داوا لە براگەوراکەین ئەم کێشەی ئێمە حەلکە هیدینێ دەست ئەو ئێمە لە چمچەماڵەوە هاتووینە کێشەکەمان ئەدەینە دەست ئەو بۆمان حەلکە گەل ئێمە مەمنون ئەم کێشەی ئێمە حەلکە قلێک و دوانی 50 کەسی لە چمچەماڵەوە هاتووینە لە 2014 ئێمە پرتوجرتمانە بەڵ ڕێیە وەڵای ئێمە بە کۆمەڵ کڕیمانە پێکەی زۆرین لەوە 50 کەسە بین کڕیمانە لە 2014 پارەی نەقدمان داوە پارەمان زۆر داوە پارەمان زۆر داوە هەرێکی بڕێکی داوە ناتوان یانی تا بڵێ من ئەوم داوە ئەوەی داوە بەس بڕێ زۆرمان داوە دۆر 50 کەسی نەقد داومانە لە 2022 کێشەمان نەبووە عەقدەکانمان هەیە هەموو عەقدەکان حەزەکەی هێنین داوا لە براگەوراکەین بە قانون بۆمان چارەسەر کا گەلێ مەمنونی بەس بە براگەورە بەس بەو حەلە بێ ئەم کێشەی ئێمە بەس بە براگەورە حەلە بێت چونکە لەبەرەوەی ئێمە هەردین سێ مانگە دەستی پێکان لەیان هەفتەنا ئەم مانگەنا دەڕۆشتر پێمانشیان وتا وتیانە کاکە قسە مەکەم بۆ کەناڵەکان بۆتان حەلەکەی بەس دەستیمان پێکەن ئێمە لەگە چێ کردووە وەڵای ئەو ئینەوتی لەگەڵ برادێکا قسەم کردو خاوەن پرۆژەکەی لێرە وتی قسەم کردو ناوەکەی شوێت ئێستا وتی لەگەڵ قسەم کردو دیری جارێ قسە بۆ کەناڵەکان مەکەن شتان بۆ بکەین وتم ئێمە بە براگەورە ئەڵێین بۆمان چارەسەر کا بەخوا بەس ئەو حەلمان